ئێستا دقەیە کە قسەی تیاگەین $100 لە بەرامبەر 154,000 دینار تا 154,000 ڕوبعێک مامەڵەی پێوەکرێت. تاوان هەڵبەت پێیوەستە بەم دۆخەنای سەخرارەی کە ئێستا ناوچەکەی گردووەتەوە جێی نێوانی ئێران و ئیسرائیل و ئەمریکا بەڕاستی و پێشبینی ئەوە کرا کە عێراقیش پەلکێشیان شەڕە بکرێ، بەڵام خۆشبەختانە ئەمڕۆ بەرپرسە سیاسەکانی عێراق لێ دوانی ئەوەیاندا کە خۆیانە پارێزن لەم جەنگا. ئەمە ژوای کرد کە بە زۆرێک لە زۆرەکان لە ڕووی تەوەقوعات و پێشبینی خەڵکو و ئەو ترسینی گەرانانی کە پێشتر هەبوون تا ئاسیە گەڕیوەتەوە، ئەمە ژوای کردووە کە خوازە $100 ئەمریکی کەم بێتەوە. و قەناعەتیشم وایە لەوانەیە ئەم جەنگا زۆر توول نەکێشێت. ئیتر ڕاستەخۆ کاریگەریەکی ئیجابی ڕەنگە لەسەر بەهێزبوونی بەهایدنانی عێراقی دروستکات. هۆکار چی بوو لەگەڵ یەکەم موشک بەرخاکی ئێران کەوت $1 بۆ 16 بەرز؟ زانی لە ئابووریە شتێکمانە پێوتە ثەبات عەوامل الأخرى. باشە هۆکارە دەرێکەکان و عاملە دەرێکەکان کە زۆر جار ئەو عاملە دەرێکیانی کە تەسیرا لەسەر ئینتێرناڵی دۆخی ئیهانی ناوخۆی شوێنێک دروستەکە لە قودرەتی ئەو شوێنانیە هینە بەڕاستی. ڕاستە بانکی مرکزی خۆی سەپۆرتی دیناری عێراقیەکە کە ڕۆژانە $1 ئەفرۆشێت ئەی خاتە بازاڕ و بۆ مەبەستی حەواڵە بۆ مەبەستی سەپۆرتکردنی بازاڕەکان، بەڵام کە کاتێک دۆخی سیاسی ڕوبەڕووی نائیستیقرار و ناسەقام گیری بووەوە، ڕاستەوخۆ ڕیاکشنێک لەلایەن هەم ترێدەر و بازرگان و هاوڵاتیان و بەگشتی خەڵکەوە دروستە بێت، مەترسی دروستە بێت. لەبەرەوە ئەو هۆکارانی کە تەسیر لەسەر بەهای دراو ئەکات، باشە هۆکاری جیۆپۆلیتیک باشە و هۆکارە تەکنیکیەکانیش. هۆکارە تەکنیکەکان پێویستە بە بانکی مرکزیەوە، بەڵام زۆرجار هۆکاری جیۆپۆلیتیک و بابەتی سیاسی زیاتر تەحەکومەکە بەسەر بەهای دراوی ئەو وڵاتەوە. تاوان تا حکومەتی عێراقی تەشکیل نەکرێت، پرۆژە یاسای بودجە موناقەشەی لەسەر ناکرێت. ئەمانە خۆی هەر هەمووی هۆکارن. ئەگەر بێت و بڵێن بودجەی عێراق مناقەشەی لەسەر بکرێت و بچێتە بواری جێبەجێکردنەوە، سعری سەرفیش بە هەمان نرخی پێشوو تەسبیت بکرێت، ڕاستەخۆ کاریگەری لەسەر بەهێزبوونی بەهایدنانی عێراقی لە بەرامبەر $1 دروستەکەەوە بە هەمان شێوەش تشکیلکردنی حکومەتیش ئەو حکومەتی کە تشکیل دەکرێت ئەو داواکارانەی ئەمریکا لە عێراقی کردووە و داوای کرد کە مالیکی نەبێتەوە بە سەرۆک وەزیران، ئەو کارکتەریە بێتە سەرۆک وەزیران تا چەند ئەجندا سیاسی و ئابوووریەکانی ئەمریکا لە بەرچاوەگرێ. ئەمانە خۆی بە خۆی هەر هەمووی تەسیری هەیە بەڕاستی. و پێشبینیش ئەگەم ئەگە خوا بکەمە وەکو بڵێ جەنگەکە ڕوو لە تەسعیدی زیاتر ناکات و پێم وایە ئینشاڵڵا بایدنەر زیاتر بەهێز دەبێت.